نەخۆشیێک پرسیارەکات سڵاو من باوکم تەمەنی 85 ساڵە و کێشی 81 کیلۆیە قاچەکانی زۆر لاواز و باریکن و هێزی تێدا نەماوە بە جۆرێک توانای ڕۆشنی تەواوی نییە زوو ئەکەوێت بە عرزدا خۆی پێڕان ناگیرێت چی بکەین بۆ چارەسەر ئەو کەسانی کە تەمەنیان هەڵکشاوە لە 85 ساڵ بەرەو سەرن عادەتەن جسمیان نەخۆشی زۆری هەیە زۆربەی ئەمانە نەخۆشی درێژخانی شەکرە و زەخت و ئەمانیان هەیە لەوانەیە ئەم باوکە نەخۆشی بڕبڕەکانی هەبێت یاخود نەخۆشی دەمانەکانی هەبێت یاخود نەخۆشی مێشکی هەبێت بەڕاستی هەتاکو نەزانین هۆکاری لاوەزبوونی ئێسکەکە چییە ناتوانین جوابی ئەم پرسیارە بینەوە بە تاوەتی نەخۆشێکی تر پرسیارەکات سڵاو دکتۆر گیان کچەکەم تەمەنی 10 ساڵە کێشی نزیکی 40 کیلۆیە زوو دەماری قاچی کرش دەبێت هۆکار چییە؟ ئایا پێویستی بە وەرگرتنی چارەسەر هەیە؟ ئەگەر کچەکەی بەڕێستان تەمەنی 40 کیلۆ تقریبا تەمەنێکی ئەفو کێشی 40 کیلۆ زۆر نییە هەچەنە کەمیش نییە بەڵام لە تەمەنی 10 ساڵی عادەتەن تەمەنی هەڵکشانی باڵا و هەڵکشانی جسمە لەو کاتانەیە مناڵ ئازاری لاقی زۆر بۆ دروست ئەبێت لە ڕاستیدا تا ئێستا هۆکاری سەرەکی ئەمە نەزانراوە بەڵام ئەوەترێت ئەمە پێوترێت گرۆین پین یعنی ئازاری گەشەکردن وا دەوترێت گوایە ئێسکی زیاتر گەشە دەکات دەمانەکانی بە هێواشتر گەشە دەکەن ئەم جیاوازیە لە درێژبوون و گەشەکردنەوە دەکات تەشەنوج لە ماسوولکەکانی دروستکات ئەگەر مناڵەکەت ئازارەکەی تەنها لە شەوان هەیە نایگرێنێ لە زووتای نییە ناشەلێت هەز بە شتێکی نامۆ ناکەن لە قاچەکەیە گرەیەکە ئاوسانێکە سووربوونەوەیەکە پێویست بە ترس و دڵە ڕاوکێ ناکات بەڵام ئەگەر هیچ شتێک لەو نیشانانەتان هەست پێکرد باشترە پزیشکی پسپۆر بیبینێت.